سڵاو و ڕێز بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە قسمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت هەروەک ئاگادارن لە سەرودەمی نزیک بوونەوەین لە یەکی مانگی مەی واتە ڕۆژی جیهانی ژنان و پیاوانی کرێکار و بە بۆنەی هاتنی ئەم ڕۆژە گەورەیەوە کە ڕۆژی جیهانی چینی کرێکارە و هێزی سەرەکی بەدیهێنانی کۆمەڵگایەکی سۆسیالیستیە پیرۆزباییتان لێ دەکەم. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بۆ بەڕێزراگرتنی ئەم ڕۆژە گەورەیە کەمپینێکی یەک هەفتەیەمان خستۆتە دەستوری کارمانەوە بۆ ناساندنی هێڵە گشتیەکانی ئەم کەمپینەش بانگێشتم کردووە لە هاوڕێ سعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە تاوەکو بەشداری ئەم دیدارە بێت و وەڵامی چەند پرسیارێکمان لەو بارەیە بداتەوە. هاوڕێ سعید ئەم کاتتان باش و سپاس بۆ بەشداربوونتان لەم بەرنامەیە. نیژێ ڕێز و سڵام هەیە بۆ بەڕێزت بۆ هاوکارانت و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ سعید دەمەوێت سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم لە چ بارودۆخێکدا دەچین بەرەو پیری ڕۆژی جیهانی کرێکاران و یاخود گرنگی و تایبەتمەندیەکانی ئەم ڕۆژە جیهانیە لە ئاستی ناوچەکە و بە تایبەت لە ئێراندا چییە؟ ئەگەر لەو بابەتەوە کەمێک بۆمان بدوێ. هەروەکێ هەمومان دەزانین بە تایبەت ئەم ساڵ ئاڵوگۆڕەکان لە ناوچەکەدا و لە ئاستی جیهاندا زۆر بەرچاون، زۆر زەخن و بە تایبەتیش چەقی ململانێ و بە تایبەتی چەقی ئاڵوگۆڕەکانیش ڕۆژهەڵاتی نێوەڕاستە و بە تایبەتتر ئەو ناوچەیە کە ئێمە تێدا دەژین وەکو عێراق، ئێران، تورکیا و وڵاتانی دەوروبەری و بە تایبەتیش ئێستا کە ئێمە لە کوردستان و لە هەرێمی کوردستان داین بەشی زۆری کێشەکان لەم ناوچەیەدا چڕبوونەتەوە. وەزعیەتی ئێران هەمومان دەزانین کە لە زۆر بوارەوە تووشی قەیرانی زۆر گەورەیە، چ لەباری سیاسیەوە، چ لەباری ئابووریەوە و چ لەباری کۆمەڵایەتیەوە و تەنانەت ڕووبەدەرەوەش زۆر قەیرانی گەورە بەرەوشی گرتووە. وەیە شرایەتێکی کە لە ناوچەکەدا لە ئارادایە شرایەتێکی زۆر هەستیارە، زۆر بە زەحمەت دەکرێت پێشبینی بکرێت کە بۆ دوومانگی داهاتوو بۆ یەک ساڵی داهاتوو چی ڕوەدات، چون بەڕاستی ڕەوتی ڕووداوەکان ناڕوونن، ئینتیزاری زۆر ئاڵوگۆڕی گەورەی لێ دەکرێت هەم بەباری موسبەت کە کاریگەری هەبێت لەسەر ژیانی کرێکاران و زەحمەتکێشان و هەم بەباری نیگەتیڤ و منفیدا کە بتوانێت ئەوەندەی دیکە قەیرانەکان قوڵ بکاتەوە و کاریگەری لەباری ئابووری و لەباری ژیانێکی ئینسانی و ئەمڕۆیی لەسەر ژیانی کرێکاران و زەحمەتکێشان هەبێت. بۆیە ئەمە وەزعیەتی بارودۆخی ناوچەکەیە کە زۆر ئاڵۆزە و لە شرایەتێکی ئاوادا کە ئێمە دەچین بەرەو پیری ڕێزگرتن لە ڕۆژی کرێکار و ئەمە ینی ئەم بەرەو پیری چوونە و ئەم کەمپینانەی کە وەڕێ دەخرێت یا ئەم شێوازی بەڕێوەبردننی ئاکسیۆن و مەراسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار ئەمانش تایبەتر دەکاتەوە، ینی ئەرکێکی زۆر قورستر دەخاتە سەرشانی ئێمەمانان و هەڵسوراوانی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتی پێشکەوت و خوازەکان. لەم شرایەتەدا پێویستە کە ئێمە زۆر شێرگیرتر لە ساڵانی ڕابردوو هەوڵ بدەین ئەم ئاکسیۆنانە لە ئاستێکی بەرینتردا بەڕێوە بچن و بتوانن وەزنی خۆیان، قورسایی خۆیان نیشان بدەن لە بەرامبەر هەموو ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمیدا هەن، هەموو ئەو هێزانەی کە کاریگەریان لەسەر ئاستی ژیان و بەڕێچوونی کرێکاران هەیە و بیسەلمێنن کە وەزنەیەکن ئیجازە نادن کە ئەم هێزانە ڕەوتی ڕووداوەکان ئاراستەی ڕووداوەکان بە قازانجی خۆیان پشکێننەوە. بۆیە ئەم ساڵەکە پێویستە لەم شرایەتەدا کرێکاران و زەحمەتکێشان هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی ناوچەکە لە ئاستی جیهاندا و بە تایبەتیش و بە تایبەتتر لە ئێراندا ئەم ئاکسیۆنانە بە شێوەیەکی ڕێکخراوتر، بەرینتر و یەکگرتوانەتر بە نیسبەتی ساڵانی ڕابردوو بەڕێوە بەرن. ینی دەبێ هەموو هێزە سیاسیەکان، هەموو هەڵسوراوانی بزوتنەوە کرێکاریەکان، هەموو هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەرژەوەندیە تەسکە حیزبی، شەخصی و تەنانەت ئیتنیکی و ینی هەموو ئەو بەرژەوەندیانەی کە لە چوارچێوەیەکی تەسکدا دەتوانێت
بەرژەوەندی هێندێک کەسی تێدا بێ ئەوانە وەلانێن و لە پێناو بەرژەوەندیەکی گەورەترداکە یەکگرتوویە یەکدەستبوون زاهیربوونی کرێکاران و زەحمەتکێشانە هەوڵ بدەن ئەم ئاکسیۆنانە بکەنە ئەو شوێنەی کە دەتوانن نمایشی ئەم هێزەی تێدا بدەن. بۆیە هەم لە باریانی بە شێوەیەکی کۆنکرێت وەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت هەم لەو بارودۆخە ئاڵۆزەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە هەم کاریگەریەکی کە ئێستا قەیرانەکانی ناوخۆی ئێران بە تایبەتی و ناوچەکە لەسەر ژیانی کرێکاران و زەحمەتکێشان بوویەتی چ لە باری بێکاریەوە چ لە باری نەبوونی ئازادیەوە چ لە باری ئەوەی کە ڕژیمێکی سەرکوتگەر لە ئێران لەسەر کارە و بە کەیفی خۆی یا تا ئەو جێگایی کە توانیوێتی دەستی بردووە بۆ سەرکوت بۆ ئێعدام و بۆ سەندنەوەی ئازادیە مەدەنی و سیاسیەکان. بۆیە ئێمە دەبێ ئەم ساڵ کارێک بکەین کە بەنیسبەت ساڵانی ڕابردوو هێز و توانایی خۆمان کە ئێمە بەشی زۆری کۆمەلگاین وەکو کرێکاران و زەحمەتکێشان و ئەو وەزنی خۆمان نیشان دەین و بیسەلمێنین کە ئیجازە نادەین ڕەوتی ڕووداوەکان بە قازانجی دوژمنانی ئێمە بشکێتەوە. بەڵێ دەستخۆش کاساییگیان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانێ. وەک دەزانین تەلەڤیزیۆنی کۆمەڵە وەککاری هەمیشەی کەمپینێکی یەک هەفتەیە ڕاگەیاندووە بە بۆنەی هاتنی یەکی مانگی مەی واتە ڕۆژی گیانی چینی کرێکار. سەرخەتەکانی چالاکیەکان کامانن و دەتانەوێت چی بکەن لەو ماوەیەدا ئەگەر بکرێت لەو باسەوە کەمێ ڕوونکردنەوە زیاتر بە بینەران و بیسەرانمان بدەی. سپاس. ئێمە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە وەکو تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێران هێندێک چالاکی و کارمانخستۆتە دەستوری کارمانەوە و دەمانەوێت لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوودا ئەم هەفتەیە کە دێتە پێشی و لە ماوەی هەفتەیەکدا کە ئێمە و چالاکیانە ئەنجام دەدەین ئەوەی کە لە دەستمان بێت لەم زەمینانەدا بە قازانجی بزوتنەوەی کرێکاری بە قازانجی ژیانی کرێکاران و زەحمەتکێشان ئەو کەمپینانە بخەینە ڕێ و کارێک بکەین کە سەهمی خۆمان وەکو کۆمەڵە وەکو هەڵسوڕاوانی نێو ئەم تەشکیلاتە نیسبەت بەم ڕۆژەوە بە کرێکاران و زەحمەتکێشان ئەدا کرد بێت و لە بەشی ڕاگەیاندنەکانماندا ئێمە وەزنەیەک بین لەو ئاستەدا بتوانین تەسیرمان هەبێت لەسەر ڕەوتی ڕووداوەکان لەسەر ئەو ئاکسیۆنانەی کە لە ئێران و کوردستان و ناوچەکەدا بەڕێوە دەچن. ئەوەی کە ئێمە خستومانتە دەستوری کارمانەوە ئەوەیە کە ئێمە کرێکاران و زەحمەتکێشان لە ماوەی ئەم هەفتووە ئەو جێگای بۆمان دەکرێت زیاتر بە مافەکانیان ئاشنا بکەین، زیاتر هانیان بدەین بۆ یەکگرتوویی، زیاتر هانیان بدەین بۆ بەڕێوەبردننی ئاکسیۆنی سەرتاسەری و یەکگرتووانە و پڕجەمعیەت لە ئاستی ئێران و بە تایبەتی لە ئاستی ناوچەکەدا و هەتانانەت لە ئاستی دەرەوەدا و بۆ ئەوەش ئێمە هەوڵ دەدەین کەسانێک بێنینە بەرنامەکانمانەوە کە لەسەر ئەم بوارانە شارەزاییان هەیە و دەتوانن ببنە هاندەری خەڵکانێک بۆ ئەوەی کە بە شوروشەوقی زیاترەوە بێنە نێو ئەم ئاکسیۆنانەوە و ئاکسیۆنەکانی ڕۆژی جیهانی کرێکار بە شێوەیەکی ڕێک و پێک و بە شێوەیەکی کە شیاوی چینی کرێکار و زەحمەتکێش لە ئاستی ئێران ناوچەکە و جیهاندا بێت بەڕێوە بچێت. بۆیە ئەمە ئەو کارانەی کە لە دەستوری کاری ئێمەدایە ئێمە دیالەوەی کە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵی مەخۆمان لە وتەی ڕۆژەکاندا لە وتارەکانماندا و ڕۆژانە تراکت بڵاو دەکەینەوە هەواڵی کرێکاری بڵاو دەکەینەوە لەگەڵ ئەوانشدا ئێمە تا ئەو جێگای بکرێت بۆمان سمینار پێک دێنین کەسانی شارەزا بانگ دەکەین لە بەرنامەکاندا بەرنامەی تایبەت بە ڕۆژی جیهانی کرێکار یا کەسانێکی شارەزا لەسەر ژیانی کرێکاران مافی کرێکاران حقوقی کرێکارانەوە ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمچینی کرێکاردایەوە ئەو زەخت و زۆرەی کە لەسەر ژیانی کرێکاران و زەحمەتکێشان هەیەوە ئەو کەسانە دەتوانن لەو زەمینانەدا ڕۆشنگەری بکەن و کرێکاران و زەحمەتکێشان زیاتر ڕوون بکەنەوە و ئاستەنگەکان بناسیێنن بانگیان دەکەین و لەم کەمپینانەدا سعی دەکەین بەشدار بن و مەجالیان دەبێت کە قسەی خۆیان بکەن و ڕێنمایەکانی خۆیان بدەن. بۆیە ئەمە تقریباً سەرخەتی کار و فعالیەتی ئێمە دەبێت بە شێوەیەکی کۆنکرێت ناتوانین بڵین کێ دەبن کێ نایە، بەڵام هەوڵ دەدەین لە ماوەی ئەو هەفتەیەدا بە شێوەیەکی چروپڕ ئەو کارانە بکەین کە
یارمەتی دەردەبێت بۆ هەرچی شکۆدارتر بەڕێوەچوونی ئاکسیۆنەکان و مەراسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار. دەست خۆش هاورە سعیدیان بۆ هەموو ڕوونکردنەوەکان. وەک دوا پرسیار ئەمەوێ و پرسیارتان لێ بکەم، چاوەڕوانیتان لە کرێکارانی وشیار و کۆمونیستەکان لە ناوچەکەدا چییە؟ سەبارەت بە بەڕێوەچوونی هەرچی شکۆدارتری ڕێوڕسمەکانی یەکی مانگی مەی. چاوەڕوانی ئێمە لە کرێکارانی وشیار و لە کۆمونیستەکان و ڕەوتە چەپەکان لە ناوچەکەدا ئەوەیە کە بە شێوەیەکی یەکگرتووانە هەوڵ بدەین پێش ئەوەی کە ڕێوڕسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار لە ئاستی شەقامەکاندا بخەینە ڕێ، مەشوەرەتمان کرد بە پێکەوە دانیشت بێتین تەرح و بەرنامەمان هەبێ، چ لە ئێران بێت چ لە کوردستان بێ وە چ لە ئاستێکی بەرینتردا بێت، ئەم حرەکەتانە بە شێوەیەکی ڕێکخراو بێت، بە شێوەیەکی بیر لێکراوە بێ بۆ ئەوەی بتوانین جەمعیەتێکی هەرچی زیاتر بەشداری بدەین لەو ئاکسیۆنانەدا کە بتوانێ وەزن و سەنگی ئێمە کرێکاران و زەحمەتکێشان نیشان بدات و ئەوەش بسەلمێنێت کە ئێمە کرێکاران و زەحمەتکێشان بەرژەوەندیەکی جیا لە بەرژەوەندی کرێکارانمان نییە و هەر هەنگاوێکی کە هەڵی دێنینەوە دەبێت لە ڕاستای بەرژەوەندیەکانی چینی کرێکاردا بێ. ئێمە لەو ڕۆژەدا هەموو بەرژەوەندیە شەخسی و حیزبی و لایەنەکانی خۆمان وەلا دەنێن و لە پێناو ئامانجێکی بەرینتردا یەکگرتوانە دێنە سەر شەقامەکان و هێزی خۆمان پیشان دەدەین و چاوەڕوانیمان لە کرێکارانی وشیار و پێشڕە و جەریاناتی چەپ و کۆمونیست ئەوەیە ئینسانە کۆمونیستەکان ئەوەیە کە بەڕاستی لەو ڕۆژەدا ینی بەم دیدگایەوە بەم ڕۆحیەتەوە بێنە نێو ئاکسیۆنەکانەوە بێنە سەر شەقام. ئەوە چاوەڕوانیەکە کە ئێمە لەو بەڕێزانە هەمانە. زۆر سپاس بۆ وەڵامەکانتان هاوڕێ سعید. من هیچ شتێکم نەماوە ئەگەر ئێوە شتێکتان هەبێ فەرموون. منیش زۆر سپاسان دەکەم. دیارە لە بەرنامەکانی داهاتووشدا ئەوەی کە پێویست بێت ڕوونکردنەوە دەدرێت ئێمە وەکو سەرەتایەکەرەوە بە کافی دەزانم دەناقسە زۆرە لەو زەمینەیەدا کە بیکەین. زۆر سپاس بۆ داوەتەکەتان. ڕێز و سڵاویشم بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵ. سپاس بۆ بەشداربوونتان. بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەمان کە سەبارەت بوو بە هەفتەی کەمپینی نزیکبوونەوە لە ڕۆژی جیهانی چینی کرێکاران. هەر شاد بن.